بەس ئەبێ تۆ لەگەڵ کوڕەکەشتا قسە بکەیت بڵێ باوکە گیان ئێوە کێشەی خۆتان حەلیکەن تکایە ئەگەر ئەزان چۆنە دایکجان ئەگەرەتەوێ کوڕەکە و بەختەوەر بێ گوێی لێ مەگرە ئەگەر کێشەیان هەیە بڵێ خێزانەکەش بێنە خوار و هەردووکتان با من جام هاوکاریتان بکەم واللهی ئەگەر کوڕەکە و لەسەر حەق بوو پشتی بگرە بۆی ڕوونکەرەوە ئەگەر بووکەکە و لەسەر حەق بوو واللهی پشتی ئەو بگرە پشتی حەق بگرە بەڵام کاتێک کوڕەکە وێتە خوارەوە باسی شتێکە بڵێ تۆ پیاونی دەڕۆ لەگەڵ ژنەکەتە تەفاومکە کێشەکەتان لەسەر چییە هاوسەرەکە و بانکە یعنی وەکو من چۆن ئێستا دانیشتون بێلایەن ئەوەی تۆ حەق بی وەڵام حەقتە بەخوا ئەویش حەق بێ ئەڵام حەقیەتی بەڵام شتێ غەڵەت بی من ئەمەوێ ینی یەکەم هاوکاری ئێوە بکەم بۆ ئەوەی ئەو وشانە بەکار بێنن کە ڕێزی یەکتری یەکرن بەڵام بەداخەوە ئێستا بەس لەم حیوارەگەر ئێستا تەسجیلیکەین و دوایی گوێی لێ بگرینەوە وەرە سەیریکە بزان چەند وشەی ناشرینتان بەرامبەرێکی بەکارێناوە ئێخوا هەر وشەکانی یەکتری سووکەکەی نێما لە جیاتیەوە وشەی جوان بەکاربێنە بزانە چەند ڕێزە دەگرێت ئەویش بە هەمان شێوە لەبەرەوە تۆ بێ بە کوڕەکەت بڵێ بابە گیان خۆت پیاوی مشکلەی خۆ حەلکە ئەگەر مشکلەشی بۆ هێنا قینە هاوکاری بکە بۆ ئەوەی کێشەکەی چارەسەر بێ نەک کێشەکەی ئاڵۆسەر بێ کوڕەکە و پڕکەیت و یاخود قسە بم بڵێ خەتای ئەوە تۆ بێ گوێی لێ بگرێت چێ لە خەتای کوڕەکە و نییە یعنی من هەستەکەم ئێستا لە قسەکانتانە کوڕەکە و شخصیتی ضعیفە عاجز مەبە لاوازە هەم ئەوەتە قسایان هەم تۆڵی داماوە زەلیلە بەدەست ئەمەوانێ ئەم زاڵە بەسەریە نابێ ینی لە ناو خێزانە خاتون گیان خۆشی دەزانی ئەڵێ هاوژین هاوسەر هاوڕێگا هاوسەر یعنی ئەبێ لە یەک مستەوایە بێت نابێت بەرگوێکێ نزم بێ نابێت تۆ زاڵی بەسەر ئەوە هەموو شتێ فەڵسکەی بەسەریە لەوانەیە کوڕەکە ینی کەسێتی وا بێ نێوی ئاژاوە دروست بێ شتەکانی تۆ قوبول کە بەس بۆی تۆ بێدەنگوی نابێ زۆر ئیلحاح بکەی زۆر شتێ ئەبێ تۆش ئێستا لەمڕۆ بەدواوە مراجعەیەکی خۆ بکەی خوشکی من بەس کاکتۆر خەتاکە من نیم زیاتر خەتاکە ئەوە بەڕاستی لەبەرەوەی وای لێ کردوم لە تۆنێت تۆش چەپڵە بەدەستی لێ نایدی خاتونجان بەخوا ئەگەر تۆ ئەو هەموو صفاتە باشەوتیا بواە ئەو وا دەرناچوو ئەگەر ئەوی هەموو صفاتە باشێتی ئەو تۆش وا دەرناچوو لەبەرەوە من دڵنیام هەردووکتان خەتاتان هەیە بەس لەوانەیە خەتای تۆ نیسبەتێ بێ ڕێژەیە کەمتر بێ زیاتر بێ ئەو کەمتر بێ زیاتر بێ ئەوا بێ بەس بڵێ من هیچ خەتام نییە نا ئێستا هەر لە قسەکان تا چەند وشە وت هەستی ئینسان بریندارەکە نابێوانە بڵێ لەمە و دوابێ و عدمان بیت وشانە بەکار نێنی ئینشەڵڵا وەڵی ئەگەر ئەو باش بێ لەگەڵ منە خۆ منیش هیچ کێشەیەکم نیە طبعاً ئەویش بێ باش بێ و تۆش باش بی باشی لە یەکلایەن و نابێ باوکە گیان بڵێ بەزێک کێشەی تریش ئەوەیە سەبوون نەسە خەزورم لە ژیان ناماوە جادی وایە خەزورم پشتگیریەکمان بکەیان شتێک بڵێ ینی ئەڵێ پێمان ئەڵێ ینی پێش لێ کەتۆ ناحەقی لەسەر ئەم شتە بەڵام ئەم پێی ناخۆشە ئەی کا بە شەڕ یەک شەڕی گەورە لەو ماڵا دروستەکە تەسەوڕێک کاکتۆر ئەو دش و دشم حتا مناڵەکانی خۆی هەر هەمویان کوڕ و کوڕەزاکانی هەر هەمویانی لە من کردو بە دوژمن یعنی هەمووی ئەبێ لانگە ئەوەی لانگەری ئەو نەکایتە دوژمنە ینی ئەبێ هیچ کەس لەگەڵ منانە بێ من بە تەنیا خۆم ماومەتەوە ینی من لە بەرەیەکم هەمویان لە بەرەیەکن ئەوان چۆنە خاتونجان تۆ زۆر لە حیزبەکانی ئێمەی یا بێت لەگەڵ تۆ بێ یا دوژمن تەشتی وانێ لە ژیانە با پێ بڵم ئێوە بێ واز لەو فکرە عەقڵیەتە بێنن یا سپی بێ یا ڕەش بێ لە بینی سپی و ڕەشە ڕەنگی تر هەیە یعنی نابێت تۆ تەسەوور کەی ئەگەر یەکێ دوو قسەی خێری بۆ ئەم کرد دوژمنی تۆیە والله ئینسانی بەختەوەر ئینسانی ڕازگو ئینسانی حەقانی ئەوەیە ئەگەر نوری چاو بێ غەڵەتی کرد بڵێ غەڵەتی لێرەیە تۆ وەرە بزانە کە هاوسەرەکە و پشتی ئەمەگرێ بزانە پشتگرتنەکەی لەسەر حەق بووە یا ناحەق بووە ئەگەر لەسەر حەق بووە تۆ ئەبێت دەستخۆشی لە هاوسەرەکە بکەیت نەک بڵێ بۆ پشگیری ئەو کردووە ئەگەر هاوسەرەکەش ناحەقە ئەبێ بۆی ڕوونکەی تۆ بڵی تۆ ناحەق بووی ئەخە تۆ لە شتەکان تێ نەگەشتووی سەرەتای شتەکان بەمە بووە نابێ هەر کەسێک دوو قسەی خێری بۆ ئەم کرد تۆ ڕقی لێ بێت بیکەیتە تۆ دوژمن بۆ خۆزیاکە خاتون جان ژیان چۆن وا ڕوا بەڕێوە مشکلە چۆن وا حەلەکرێ تۆ بێت تۆ زێ تەنازولکە حەلی وەسەڵ بدۆزنەوە تۆ هەندێشت تەنازولکە تۆ هەندێشت دواز دێبێن ئەو هەندێشت دواز دێنێ من دڵنیام ئەتوانن بە بەختەوەری لەو لەبیر نەچی باوکە جانەوە دایکی هاوسەرەکەتە ئەوە لە مناڵیەوە ئەو هاوسەری کە تۆ ئاوە خۆشت دەوێت کە ئاوا ڕێزت دەگرێت و تۆ ڕێز یەکلیت و باوکی مناڵەکانە ئەو بەخێوی کردو ئەو گەورەی کردووە مانای ئەوە نییە ئیتر ئەم بخاتە ئەو لاوە ئەمیش خۆی بمافی خۆی زانێ کوڕێتی جەرگەتی بەڵام مانای ئەوەش نییە ئیتر لە هەموو شتێکا دەست خاتە کار و باتەوە گوێی لێ بگرە خاتونجان ئەوەی ئەزانی ڕاستە بە قسەیکە بڵێ ماڵە ئاوا بێ ئەوەی کە ئازانی غەڵەتە قەناعەتی پێ بکە بڵێ جان تۆ ئەوەی لەگەڵاکەی ئەوە بە منەڵێ ئەوە غەڵەتە بڕۆ پرسیار بکە ئەمە وایە ئەمە نەتیجەکەیت ئەمە نەتیجەکەیت ئەوی ئینسانە جوو ئەگرێت بەس لە بیریشە نەچێ ئەو لە تەمەنایە ئەو ماندووە
ئەرکی تری بەسەرەوەی تۆ گەنجی ئەبێت تۆ تحمل زیاتر بێت تۆ سەبر زیاتر بێ بەڵێ کاک دکتۆریان خەزوری وەکو من نایناسێ تۆ خوا بناسە ڕۆڵێکیان لە خوا بترسە وەڵی ئەو کوڕم بۆ نایناسێ پاری بەدەست نەماوە باوەڕەکەی و کوڕم بەس فریای ئەوە پێ پارە بخاتە چنگی ئەم بووکەمەوە ئەیا بەشت نازان جلوبەرگە پێڵاوە هەر نازانی 50 جوت پێڵاوی هەیە ئەم هەموو جلوبەرگەی هەیە دوو جار لەبەری ناکە تاق ئەیا بە یەکێکی تر ئەیا بە نەفرێتتر ئەم هەموو جلوبەرگەیشی چیە ئەمە دەوڵەمەنە تاجرە چییە کۆرەناوەڵا کرێکارە داماوە بەسم هەموو شتە بۆ کڕی خاتونجان تۆ بە پێ پێداویستی بیکڕە بەخوا لەوە تی ژیانم هەیە 3 جوت پێڵاوم نەبوو دوانم هەبوو دوانەکە تەواو بۆ بەیەکیان بەکەڵگەنەوە جووتێکی ترم کڕیەوە احتیادوە من خۆم باسی خۆمەکەم آخر خاتونجان ناکرێت تۆ 50 جوت پێڵاو بکڕی تۆ 3 جوت 4 5 کاکە 6 کە ئەوە کۆن بشتێکی تر بکڕە چکە دوای ماوەی تر مۆدیلەکەی بەسەرە چیاوەڵی یا بە خەڵک ئەمە مەصرفێکی زیاد باوکەجان ئێوە ئەبێ هاوسەنگی ڕاگرن لە نێوان دەخل و داهات و لە نێوان خەرجەکانتانە یعنی ئەوە حەقیەتی لەو کاتەیە ئەگەر بڵێ تۆ زیادە مەصرفەکەی ئەم هەموو جلەو بۆ چییە خاتونجان تۆ لاسایی خەڵکی تر مەکەرەوە هەندێک کەسێ با پێوە بڵم جۆرێک لە نەخۆشی دەرونی هەیە پێڵێن ئالوودەبوون بە بازارکردن یعنی ئیلا بچێتە بازار بێ شتێ بکرێت تەحمل ناکە بڕۆ ماڵەکەی نییە ئەنواع جلیتە ئەنواع پێڵاونا بفێویستیشی پێی نییە پاش ماوەڵێ مۆدیلەکەی بەسەر چۆ بەکەڵک نەماوە 4 ساڵ پێچێ ئەیا بەخەڵک ئەمە تۆ ئەم پارانە کۆکەرەوە بۆ مناڵەکانە سبینێ گەورە ئابن پێویستیان بەشت هەیە پێویستیان بەژنێنانەیە مەلاعیب خوێندن نازانم چی تۆ بۆ یعنی بێت بیرکردنەوە خاتونجان بێ پلانێک دابنی بۆ پاشە ڕۆژ هەمووش هەموو ڕۆژەوە کۆمڕۆ نابێت ئێمە لە بیرە دێ لە سەردەمێکا بووین پارە ڕژا بوو دە بەفەرمووی ئێستا چی لێ هاتووە معاشەکەش ئەبەو حاڵە ئەدرێ تۆ بە حسابی ئەوە بکەی وەزع لەوانەی خراپتر بخوانە خواستم من نازانم بەس هەموو ئاماژەکانەوەن ینی قەیرانی دارایی ماوەیەکی زۆر بەردەوامە بێ ینی نابێ بەم شێوەیە ئەبێ ئەو حەقە لەسەر لەو کاتانەیە کە ئەڵێ تەداخولەکە تەداخولێکی لە مەسلحەتی تۆیە نابێت تۆ ڕەتیکەی تۆ لە ڕقی ئەوڵێ ئەمە مەکرە تۆ بچی دووقات بیکڕی بەس بۆ ئەوەی با بڵێن ئەو خەفەت با بکەی بۆ ئەم هەموو شتاکڕی خاتونجان لەبەرەوەی من کاتۆر حەزم لە کۆمەڵی شت هەیە ینی وەکو گەنجێک وەکو ئینسانێک حەزەکەم بۆ من مۆزەفێکم کاسمە دایرەکە جلێکی وام هەبێ گاڵتم پێ نەکەن هاوڕێکانم ئەمە یەک دووش خەڵک یارمەتیم بە تۆ بۆ خەڵکەژی ئەڵێ بۆ خۆمە خۆم و بۆ خەڵکی لەبەرەکەم تۆ جلێکی ڕێکوپێک لە بەرکە خە خۆ دەزانی خەڵک هەندێک کەس بە دڵێتی دڵنیا بە هاوڕێکانی نیوەی بە دڵێتی نوێی بە دڵی نیە خۆ تۆ نابێ بچی بۆ نیوەکەی تری ژەوان ڕازیکەی خەڵک بە تۆ ڕازی ناکرێ هەموو کەشتی خۆیە لەبەرەوە قەی ناکە جلێک بکڕە دوو بکڕە سێ بکڕە بەزەمەڵە بڕۆ کانتۆرەکەی بکەرەوانێ 50 جلیتیای خۆم هەوە ناتوانێت بەرکەی خۆ ئەگەر لە هەفتەیەکیشا قاتێکی لەبەرکەی بە 20 ساڵ تەواو نابێت چۆ مۆدیلی بەسەرەکی خۆتان تۆ ئاوابی بە دوای مۆدیلی شاگەڕی دوای ماوەیەم هەموو بەیەکە و کڕی لەبەر چاو دەکەوێت لەبەرەوە بێ خاتونجان تۆش گۆڕانکاری لە خۆتا بکەیت ڕاستم داعش ئەندێشتی هەیە تۆزێت توندا لەوانێ ئەندێشت تەداخلی زیاترەکە ئەبێ ئەمیش گۆڕانکاری لە خۆیان بکە ئەگەرە تانوێ بەختەوەر بن ئەگەرە تانوی تووشی کێشە نەبن ئەگەرەتەوێت کە هاوسەرەکە و مشتەرەکە کوڕی ئەوە هاوسەری تۆیە ئەویش با لە نێوانتانە ئەوە کویەوە نییە تۆ قسەی خۆ هەرەکە ئەوی قسەی خۆیەکە بەڵام ئەو لە بینتانە ناتوانێت ئەو قسانەی تۆ بکات چکە ئەوە دایکێتی ناشتوانێ هەموو شتێکیش بە قسەی ئەو بکات لەبەرەوەی تۆ هاوسەری اینجا ئەو هاوسەنگیە پێویستی بە خیبرە و شارەزای و لێزانی هەیە تکایە هەر خۆ بەڕاست دامنە ئەم لە زۆر بەشە ڕاستە تۆش لە زۆر بەشە ڕاستی ڕاستەکان ئەو تۆ پشتگیری بکە ڕاستەکانیش پشتگیری بکە نەک ئەو چیوت یعنی تۆ ئەو بڵێ سیر و تۆ بڵێ پیاز ئەو بڵێ نێرە و ئەو بڵێ بیدۆشە و ئەو لە ڕقیەوە هەندێک کەس ئاوایە ئەڵێ مادەم بۆ چی پێ ناخۆشە منواڵم ئەو بڵێ ئەوە ماسپی ئەڵێ ناڕەشە بەس بۆی خەفەتی بێتێ بڵێ کاکتۆر ئەم زیاتر لە بۆ باس ینی لەوە خەفەتەخوا خەفەت بۆ خوا بۆ نمونە ئەوەی کە پیاوەکەم بۆ منی سەرفەکان بۆ مناڵەکانی سەرفەکای سەر ڕاستەخۆ بیا بۆ لەژێر دەستی خۆیان دواتە پارەکانی مێردەکەی من هەمووی لەژێر دەستی خوا بێم خۆی چۆن ویزاوە بەکاری بێنێ بەڕاستی ئەو یعنی زیاتر بەژۆندی خۆی لە پێشترە تا بەژۆندی ئێمە بۆیە ئەو قساناکە وانە کاک دکتۆریان وەڵام من حەزەکەم ژیانێکی خۆشیان هەبێت و چی خەسوی حەزەکە بووکەکەی خراپ بێت و لەگەڵ کوڕەکەی باش وەڵای خاتونجان من پشتگیری دەکەم لەوێ هەموو لەوانەیە خوشکوبرا حەز نەکە خوشکوبراکەی لە خۆی باشتر بێ بەڵام بەخوا هەموو دایک و باوکی حەزەکە مناڵەکەی لە خۆی باشتر بێ دایک و باوکی حەقیقی باسەکەم ڕاستەقینە لەبەرەوە مەرج نییە ئەوەی تۆ ئەیڵەی وا بێ خاتونجان
تۆ پارەکە میزە ئەوەی شەکەی کا لێ سەنگی نەو بەخوا کاک دکتۆرگیان ئەگەر ڕۆژێ بێنێت بۆ ئەرکێتی تەماتایەنێ پیازەیەنێ باینجانێنێ وەرە ئەرکێتی تۆزانی چی خزمەت کردووە شەو نخۆنی بە دیارەوە کردو ئەوە کەی شتار ئەسڵان باسیش کرد باوکە گیان ئەوە نزیکەی ساعتێکە قساکەین ساوا بزانم زۆر شتە بۆ ڕوون بووە ئێستا هەز ناکەی هەندێ شتی کردوتە غەڵەت بووی بەرەوەڵا کاک دکتۆرگیان بووکێ گیان تۆش هەز ناکەی هەندێ شتی کردوتە غەڵەت بووی وڵایی پەشیمانم لە کۆمەڵشت کەوتومە ینی تێنەگەشتوم لە ماناکەی ئێستا تێگەشتوم و هیوادارم بەس وشەی جوان بەکاربێنە هیوادارم هەندێ وشەتان بەکارێنە هەر ئینسان گوێی لێبێت حەزکە گوێی خۆی بگرێت ژیانی ئێمە بگۆڕێ و ئەوش باشتر بێ لەگەڵما ئەوش تەعاملی باشتر بێ لەگەڵما ئەوە نەقسەی ناخۆش و سوکایەتین پێ لەمە دوا قاتونجان ئەبێ وعد بێ بە ئێمە وعد بێ بەو خوای گەورەیە کە نابێت لە مەودووە هیچ خراپیەک بەرامبەر و ئافرەتە بکەی لە لای مناڵەکان ینی مناڵەکانی هاو جەرکرد ئەگەر هەرچیکی هەبێ بڵێ دایکتان وایە دایکتان وایە دایکتان دڵسۆزامەیە وێنەیەکی جوانی بۆ دروستکە تۆش عینەشت وێنەیەکی جوان هەم بۆ باوکی هەم بۆ ئەم دروستەکەی تەداخلی ژیانی یەکتی مەکەن پێی بڵێ مەڵێ ئەوە بکە بڵێ من پێم باشە ئاوا بکەی مەسەلە من پێم باشە ئەوە بکەیت تۆ خۆ چۆنە پێم باشە فەرقی وەک لەوەی بڵێ ئەوە بکە ئەمری بە سەلامەکە چۆڵێ من هەستەکەم کەسێتیم نەماوە بووم بە پاشکەوە لە هەمان کاتشە خاتونجان سڵاو لە دایک و باوکە بکە لە خزمەکانە بکە بڵێ لە مەودووە دایکجان پێشەوەی سەرکەوی سەلامی لە خەسووم کە دایکی دووەممە داوەرە بۆ لامن کە ئەوانی شاتن تۆش ئەگەر میوەیەکی جوان هەیە شتێکێ بی بە بۆ لایەن بڵێ مەدامناوە یەخوا بە خێر بێ نەمە قابل بێ بزانە چۆن پەیوەندەکان بە بەخوا با پێ بڵم جیاوازی نێوان ڕق و کینە و خۆشەویستی تاڵەموویەکە زۆر کەسێکیان زۆر خۆشە بەڵام لە مووقفێکە بە دوژمن یەکتی ئەبێ ئاگا لە هەمی دەرونیەکە زۆر مڕاعات یەکتی بکەن وشەی پێشەوەی قسێ بکەی هاڵێ پێشەوەی قسێ بکەی بیری لێ بکەرەوە مەیڵێ بڵێم قسەیە بکەم ئەبێ هەستی بریندار نەبێ ئایا دروستە پێشەوەی بیکەی بڵێ ئەو ئەگەر وا بە من بڵێ مەسەن تۆڵی درۆکە بڵێ باشە ئەگەر ئەو بە من بڵێ درۆکە پێم خۆش ئاڵی نەوەڵا دەکاتە میش بۆ ناڵەمە ویسانە پێی ناخۆش ئەگەر بەم شێوەیە بیکەن ئینشاءالله بەختەوەریە گەڕێتەوە بۆ خێزانەکەتان و محاولە بکەن ئەو پیاوەش کە کوڕی تۆیە و کە هاوسەری ئەمە با لە نێوانتانە نەپچڕێت تۆ لا ڕایکێشی بەلا خۆتەوە ڕایکێشە تۆژە بێ ڕێگەی پێبەی دایک و باوک مافی بەسەر کوڕەکەی هەیە بێ سەردانیشی بکە هەرچیکشان بۆکە هاوسەنگی ڕاگرێ ئەینە شت بە هەمان شێوەش ڕاستە کوڕی تۆیە بەڵام هاوسەری ئەویشە ئەویش مافی بەسەریەوە هەیە وڵای گەر بەم شێوە بیرکەن بڕۆ ناکەم کێشەی پرسی تەرەمێنێ هەمومان هەمانە ئێمە زەوە تا ئێستا من بووم بە باپیرەوە تا ئێستا بەخواان دێشت هەروحای دروستە بێ ئیتر خۆی من مەلایکەت نین جاری وان حسان خۆی ڕقی لە خۆیەتی بەخوا جاری وایە ئەو نەڵێ مردن لەم حاڵە خۆشترین فعالەکەین و حاڵەتیە نفسی ئینسان وایە ئەبێ بی گونجێ شارەزایبی ڕاستە خاتونجان جا من حەزەکەم ئێستا وەکو کچی خۆ هەستە ماچێکی بکە بە زوعد دێوەشمان بیتە ئەم لە باوەشگرتن حەقیقی بێ وەکو کچەکان دەهەستە بەس هیوادارم ئینشاءالله مەگری بووکە مەگری ناز مەکە بەزە بێت تۆش ڕازگۆبی بە حەقەت بە هەمان شێوە لەگەڵا بکەیت سلام لە زاواشکن ماڵاوە هەڵقەیەم جارەمە لێدا کۆتایی